کابرا لێرەکانە دێتن سعیوانە گەندە و پیسە دەکریتن دەباتە لایکی لاپەرگە ڕدەگریتن دەرێتن سێ وەڵی کاکەوە خۆمانەیە ئەوە کاڕووی سووریا دەچیا و نەوعێ لە بەلۆری بار دەکاتن لەسەر لەوی زادان ڕدەگری سندوق قورعان لە سەدەخوا دەرێ خۆمانەیە سلااو لێبێت لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزان کاریگەری لەسەر کاریگەری خوازە سەر ئاژەڵی هەیە زیاتر یا ئاژەڵی خۆماڵی یاخود ئاژەڵی بیانی ئاژەڵی خۆمانێکە زیاتر لێرەکانەکە عیوانی سووری زۆرتر دێتن بەس ئەوەن دێ بەس بە بەغدا دەڕاتن لە هەولێرێ یعنی ئەو کەسانی هەولێرە کە دێت هێرەکان عیوانش لۆ سەدەقەی دەکریان لۆ ماری خۆی دەکریتن زیاتر خۆمانەی دەکریتن بڕوایی بە سووریەکەی نییە لە بۆی سەوری زۆرترە و چکابرای گوتەنیێندا کە سێ دەرێ بۆنی دێتن ئەباندێکە عالە مەلعانێکە دێتن کاوڕەکی دەباتن لۆ ماری خۆی دەباتن سووری نابا سووری دەرێ بۆنی دێتن بەم و مارێ 300 هزاری بە کاوڕەکەدەم بەم و مارش بۆنی بێتن حەدم بی دەبێ هەمووی فرەدەم خۆمانێکی یەکریتن باشترە چیلۆ 500 ناری گرانتر پێدا جیاوازی نرخەکان تەنها 500 نیارە 500 نارە هزار ئەو دەورێ مارە تا مار دەزانیتن لە چاو چەند ساڵی ڕابردوو لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزان کاریگەری زیاتر کردووە فرۆشتنی ئاژەڵ یاخود هەر ناوەڵا کاکە کەمتر بووە بازاڕەکەی کەمتر بووە هۆکارچیە هۆکارەکەی ئەوێ بێ معاشیە زۆر کەسێ دەرێتن وڵات دوو معاشی لە سێک دێ باش دوو معاشی لە سێک دەیە بەس سێمان پێش ئێستاش معاش ناتیە کە سێمان پێش ئێستا معاش ناتی ئێستا کە خەرک ئەوەی وەریشی گرتی هەمووی دایتەوە قەردی خۆی بڕە خەرکەچی کم دێتن ئێستا کە ماراتی دەکرێتن لە بۆ کشتنەوەی خۆی بێزگەلەوەش کابرا هەیە لەعانێکە مانجی معاشی 500 هزار نارە 500 هزار ناری بە جلکەدا باشای جێژنادا بە گۆشتە داتن بە چاداتن بە بەنزینە دادا سیارێ بکە بستەمارە خزمە بە چەند شتی بداتن دوو معاشە کاتە ملیۆنێک لەوانێ لەو ملیۆنەی 600 هزار ناری بەس قەردار بی فرۆشتنی ئاژەڵ لەسەر زادەکان لەسەر شقامەکان کاریگەری کردوتە سەر بازاڕیەوە بەێ لە هەموو لایکی کابرا لێرەکانە دێتن سعیوانە گەندە و پیسە دەکریتن دەباتە لایکی لاپەرگە ڕدەگریتن دەرێتن سێ وەڵی کاکەوە خۆمانەیە ئەوە کاڕووی سووریا دەچیا و نەوعێ لە بەلۆری بار دەکاتن لەسەر لەوی زادان ڕدەگری سندوق قورعان لە سەدەخوا دەرێ خۆمانەیە زارشکە کابرا لێ دەکریتن دەبە تۆمارێ هەموو عیبە چتێ دەیە زارش کۆڵای دەرێتن کاکە لەوێ دەرێ ناکڕم دێتە ئێرەکانە سیقەبەوی ئێرەش ناکە دەرەوەڵە لەو لای قۆریان بڕیمەرانێکە مەدان هەمووی وێ خوازە سەر گۆشت یەکجار زۆر بووە ئەو چەند ڕۆژەی هەر بە بۆنەی ئەوەی کە دوو موچە بە سەریەکەوە هات ڕێژەکە ڕووی لە زیاد بوون کردیە بۆیە تەسەوڕ دەکەم لە ڕۆژانی ئایندە زیاتر ئەو ڕێژەیە کە ئێستا هەیە ڕێژەی سەربڕین زیاتر بێتن بۆ ئەوەی ئێمەش بۆی بتوانین کۆنتترۆلی بازارەکان بکەین ڕۆژانی پشوش هەر لە کارداین بەنسبەت گۆشتی هاوردەکرا و گۆشتی ئاژەلی هاوردەکرا و ئاژەلی خۆماڵە تەمان ئاژەلی خۆماڵە ڕغبەتی زیاتر و نرخەکەشی گرانترە کاکەڵمت ئامارێکتان لە بەردەستدایە لەم ساڵدا چەند تۆن گۆشت فرۆشاوە بە گشتی لە سێ مانگی ڕابردوودا تەوان لە سێ مانگی ڕابردوو لەو سێ مانگی کە ڕۆی سێ مانجی سەرەتای ئەمساڵ نزیشی 123 تەن گۆشتڕەوانەی ناوشاری هەولێر کراوە بە ئاژەڵی گەورە و ئاژەڵی بچووک لەو ڕێژێژ نزیکەی 4 تەن و 800 کیلۆ ڕەت کراوەتەوە ئەوی لە پشکنینی پزیشکی دەرنەچووە ئەم ڕێژەیە بۆ سێ مانگ بۆ شارێکی وەکو هەولێر کەم نییە بە تاکید کەمە ینی جێگەی لە سەروەستانە بەڵام هۆکاری کەمبوونەکەی لەبەرچی کەمە تاوان بەشێکی ڕێژەی گۆشتی سووری بەست و پڕی دەکاتەوە بەشێکی پەیوەندی بە بارودۆخی دارایی هاوڵاتیان هەیە لە چەند مانجی ڕابردوودا ناجێگیری لە بارودۆخیدا بەشکردنی موچەوای کرد کە ڕێژە کە ئەو خۆراکانی کە نرخەکانیان بەرزە بە تایبەت گۆشت خەڵک پەنا ببات بۆ گۆشتی مریشک یان بۆ شتی تر نەک گۆشتی سوور بۆیە ڕێژەکە ڕووی لە دابەزین کرد.